هەڵبەتە ئێمە لە سەرەتای جەنگەکەەوە زۆر باز گوێمان لە فۆردۆ بێ. فۆردۆ ئەو وێستگە ئەتۆمیە بوو کە وا مەزەندە دەکرا پێشببینی دەکرا کە 8 مەتر لە ژێر زەویە و باز لەوە کرا کە چینێک کۆنکرێت بە شێوەیەکی تۆکمە بەسەریەوە بۆشە بیر لەوە کرایەوە بە بیتولی بدرێ بۆی بتواندرێت ئەم وێزگە ئەتۆمیە وێران بکرێت. بابزانین فۆردۆ تەنها وێزگەیەکی ئەتۆمیە لە ژێر شاخدا یاخۆت هەندێک زانیاری دیکە بخەینە ڕوو بۆ ئێوە. هەڵکەوتەی گوندی فۆردۆ دەکەوێتە 47 کیلۆمەتری باشووری شاری قوم. هەڵبەتە 2700 متر لە ئاستی دەریاوە بەرزە و وشەی فۆردۆ لە وشەی فیردەوسەوە وەرگیراوە تا بەهەشت. هەروەها ناوی فۆردۆ بە زمانی ناوچەیی واتا بەهشت بەڵێوەمانوت و بە بەهار و بەهاوین فێنکە ئەو ناوچەیە. ئەگەر سلایدی داهاتوو بیان پەڕەی داهاتوو بێت، دانیشتوانی فۆردۆ لە زستاندا ڕوبەڕووی سەرمایەکی وشک دەبنەوە و زیاتر لە 300 خێزان لە گوندی فۆردۆ دەژین و ژمارەی دانیشتوانی زیاتر لە 1000 کەس. 130 کەس لە شەڕی ئێران و عێراق کوژراون. دانیشتوانی سەرقاڵی باخداری و ئاژەڵداری. واتا فۆردۆ هەر وێستگەیەکی ئەتۆمی نیە، بەڵکوەوەی هاوکارانم ئامادەیان کردو لە نیوزڕۆم فۆردۆ گوندێکە کە خەڵک تێیدا دەژی. بەروبووم و بەرهەمەکانی فۆردۆ جێلاس و بایەم و قەیسی و هەنجوینە، قوماشی ئاوریشمی جۆری کەرباسەیە و دەیان جۆری جای دەرمانی هەیە و فەرشی دەستنی شیرەمەنیە، ئەمە دەستی عەلی کاشانی لە پشتە. ئەگەر پەڕەی داهاتوو بێت بزانین ناوچە گەشتیارەکانی فۆردۆ، تافگەی باخچەی نەبات، ڕووباری فۆردۆ و کانیاوەکانی نزیک گوندی فۆردۆ، شاخ و ئەشکەوتەکانی فۆردۆ، چاڵ و عەبدولوەهاب و سوڵتان سەعید، شاخی بەرف ئەمبار لە 12 کیلۆمەتری فۆردۆ، ئەشکەوتی سالمستان لە دووری 5 کیلۆمەتر، ینی دەوروبەرەکەی ئەوانەی لێ کە شوێنی گەشتیارین و شوێنێکی سەرنج ڕاکێشن. پەڕەی داهاتوو چیمان پێ دەڵێ لەسەر فۆردۆ؟ ئاخر ئەوە بۆ زانیاری بوو لەسەر فۆردۆ. واتە ئەگەر ئەوە ڕوون بکەینەوە کە بەڕاستی فۆردۆ تەنها وێستگەیەکی ئەتۆمی نیە، بەڵکو ژیان و ژیاری لێە و شوێنی گەشتیاری لێە و نزیکە 1300 کەسی لێژی و خەڵکەکە سەرقاڵی باخ و باخدارین. ئەمە ئەو فۆردۆیە کە ئێستا ناوەکەی بووە بە وشەکە بۆ بە وشەیەکی جیهانی کە هەموو مێدیای جیهانی باسی دەکا کە وێزگەیەکی ئەتۆمی لێ و تا ئێستاش بۆ ئیسرائیل و ئەمریکا و جیهانیش بە تەواوەتی تەنانەت بۆ ئاژانسی وزەی ئەتۆمیش بە تەواوەتی معلوم نەبووانی زانیاری ئەویان نییە کە ئایا فۆردۆ لە ناو چیان لە ناو نەچۆ. چکە لە ڕۆژی یەکەمدا هەندێک ڤیدیۆ دزیان کرد کە لە ڕێی مانجی دەستکردەوە کە ئەو یۆرانیۆمە پیتێنراوە لە ڕێگەی هەندێک بار هەڵگرەوە گواسراوەتەوە و هەندێکیش باز لەوەکەن فۆردۆ سەلامەت و سەنتەرڤیژەکانی سەلامەتن، بەڵام ئەوە نازاندرێت.